سیستمی نوێی موچە نیگەرانی و ناڕەزایی چینی موچە خۆرانی بە دوای خۆی داهێناوە و وەک ئاماژەیەک بۆ دەربڕینی نیگەرانیەکانیان لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان فەرمانبەران بایکۆتی داوامیان ڕاگەیاندووە. بەڵام لەگەڵەوەشدا بەشێک لە کارمەندانی تەندروستی لە ڕوانگەی ئەو بەرپرسیارەتەی کە لاستۆیاندایە تا ئێستا لە کەرتەکەدا بەردەوامن و خزمەت بە نەخۆش و هاوڵاتیان دەکەن. لێپرسراوانی تەندروستیش ڕایدەگەێنن لەگەڵ داخوازی ڕەوای فەرمانبەراندان، بەڵام بەهۆی هەستیاری کەرتەکەوە ڕێگە نادەن نیگەرانیەکان زیان بە هاوڵاتیان بگەێنێت. بێگومان خەیرانی دارایی و مەسلەی بایکۆتکردن کاریگەری لەسەر کەرتی تەندروستی داناوە. دیارە هەر یەکێک لە پزیشک و کارمەندان کەمان دەگرن مافی ڕەوای خۆیان و ئێمە لەگەڵ داواکاریەکانیانین. بەڵام لێرەوە دەمەوێت دڵنیایە بدەینە هاوڵاتیانی خۆمان کە نەخۆشخانە هەستیارەکان وەکو نەخۆشخانەی فریاکەوتن و ئیزعافەوری و بوژانەوەی دڵ و نەخۆشخانەی مناڵبوون و بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی مناڵان، نەخۆشخانەی سوتاوی، نەخۆشخانەی هیوا و لە نێویشیاندا نەخۆشخانەی شۆڕش دیارە پێشوازی لە نەخۆش بەردەوام دەبێت. ئێمە هەمومان زەرمەندین لەم قەیرانە داراییە بە پزیشک و کارمەند و بە نەخۆشەکانیشمانەوە هەمومان لە یەک بەلەمی نامەوێت خۆمان لە ناڕەزایەکانی پزیشک و کارمەندان جیا بکەینەوە، بەڵام حەدی ئیمکان ناشێڵین کە بەهۆی تەندروستیەوە کارەساتی دڵتەزێن بەسەر هاوڵاتیان دابێت. دەستگای تەندروستی پێشمەرگە و نەخۆشخانەکانی شۆڕش لەبەرەوەی خزمەت بە چین و توێژێکی زۆر تایبەتی هەرێمی کوردستان دەکەن کەویش کە پێشمەرگە و کەسوکاری شەهیدانە بەردەوامن لە کارکردن تاکو ئێستا و لەگەڵ ئەوەی کە لەگەڵ یەکە بەیەکی داوەڕەوەکانی کارمەندان و پزیشکانین بۆ ئەوی بۆ کەم نەکردنەوەی موچە و پێدانی موچەکانیان لە کاتی خۆیدا پشتیوانی خۆمان بۆ یەکە بێکی ئەو داوایانە ڕادەگەێنین کە ئەوان داوایان کردووە و داوا لە حکوومەتی هەرێم دەکەین ئەو داواکاریانە جێبەجێ بکات چکە کەتی تەندروستی کەرتێکی هیلاک و ماندووە لە خزمەتی خەڵکدایە و پەیوەندی ڕاستەخۆی بە ژیانی خەڵکەوە هەیە. لەگەڵ بەردەوامی خۆپیشاندان و بایکۆتکردنی دەوامدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەرباری دەربڕینی پشتیوانیان بۆ چینی موچەخۆران، بەڵام داوا دەکەن کەرتی تەندروستی پەک نەخرێت. مافی خۆیانەکەەوە مان بگرن، بەڵام ئەرکێکی قورسیان لەسەرەکەەوە بۆ هاوڵاتی ئەم کوردستانە قوربانی خۆیان بدەن کەوا کار بکەن لەسەر تەندروستی، چون تەندروستی کەرتێکی زۆر گرنگە لەم وڵاتەدا. ئەگەر کەرتی تەندروستی ڕابگیرێ بەڕاستی هەموو نەخۆشەکان ئەکەونە حاڵی مەترسیەوە. میش لەگەڵ ئەوانیم کەرتی تەندروستی پەک بخرێت، بەڵام ئەمە جانبێکی وەزعەکەی، بەڵام جارمەکەیکان ئەگەر من بڵێم لەگەڵیانی لە سایدە ئەڵێم، بەڵام لە سایەنەوەکەی حەقێم بە فەرمانبەرانی ناو تەندروستیکەوە ئەوانش مافی خۆیانێ. ماوەی چەند ڕۆژێکە بەهۆی ئەو گۆڕانکاریانەی کە بڕیارە لە سیستمی موچەدا بکرێت نیگەرانی و خۆپیشاندانی بەشێکی زۆری فەرمانبەرانی بە دوای خۆیدا هێناوە. موچەخۆران سیستمە نوێەکە ڕەت دەکەنەوە و داوا دەکەن موچە کەم نەکرێتەوە و هاوکات مانگانە لە کاتی خۆیدا دابەش بکرێت.